سر روشا تندرستی بتایبەتیژی توش بوین پنجه شیر پنجه نوا زیقار و ناصری داب گشتیان پراستین برای سیاس الخفاجی پیفداری جواتا پارێزگاها زیقار باوکی راستخو گلمه دابه برای سیاس گلک سپاس کوین گلمه دانه از باور کم با گهداریا پاکیجه کر روش گلک گرانه گلک بزحمته اگر بو چه تینه وگراندن چکیل دست بکید ویتم زانی که جبرچه هند زیده نتوش بوین پنجه شیر زیقار حتی الگندکی بتنی بچی کو بیست نخوش هنه بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو لە جەنابەت و لە کوردستان 24 سڵاو لە بینەرانی بەڕێزیش سڵاو ڕێزمان هەیە بۆ گەلی کوردستانی خۆشەویستمان لە ڕاستیدا نەخۆشی شێرپەنجە لە باشووری عێراق بە شێوەیەکی زۆر فراوان بڵاو بووەتەوە بەڵام بە شێوەیەکی گەورەتر لە زیقار بڵاو بووەتەوە لەبەر هۆکارێک لەبەر چەند هۆکارەکانیش بریتین لە شەڕەکانی پێشتر کە لەم ناوچەیە ڕویان داوە بەکارهێنانی چەکی کۆمەڵکوژی نێودەوڵەتی کە ئەم چەکە لەسەر ئاسی نێودەوڵەتی قەدەغە کراوە لە کاتی شەڕی ئێران و عێراقدا دواتریش هێرشی ئەمریکا بۆ عێراق ئەم جۆرە چەکانە لەم ناوچەیە بەکار هاتوون هەروەها هەبوونی ژینگەیەکی پیس و کەشوهەوایەکی پیس ئەمەش هۆکارێکی دیکەن بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی شێرپەنجە هەروەها پزیشکەکان باز لەوە دەکەن کە یەکێکی دیکە لە هۆکارەکانی بڵاوبوونەوەی شێرپەنجە بریتە لە بۆ ماوەیی بەڵام بەڕای ئێمە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە بەم جۆرە بریتە لە هێرشەکانی ئەمریکا بۆ سەر عێراق لە دوای ساڵی 2023 کە کۆمەڵە چەکیان بەکارهێنا قەدەغەکراو بوون و کاریگەری لەسەر تەندروستی خەڵک هەبوو گومانی تێدا نییە ئەمە گرنگترین هۆکارەکان بوو کە بۆ جەنابتانم باس کرد سەبارەت بە بڵاوبوونەوەی نەخۆشی شێرپەنجە ئامارەکان باز لەوە دەکەن کە نزیکەی 8,000 توشبی شێرپەنجەی لە سنووری پارێزگای زیقار هەن نەک بەتەنها لە ناوچەی ناسر یاخود سنتەری پارێزگای زیقار بەڵکو بە کۆی قەزا و ناحیەکانی سنووری پارێزگای زیقارەوە نزیکەی 8,000 کەس هەن بەڕێ سیاس 8,000 کەس ژمارەیەکە گەلەکە زێدەیە چاف تەنانەت بەشێکیان تۆمار نەکراون ئەڤە تۆمارکردنەوە vê ژمارە گەلە زێدە 8,000 یعنی چەندێ دایە ساڵێکێدا کێمتر زێدەتر نانا لە ماوەی ساڵێکدا نزیکە 1 ساڵدا 8,000 توشبووی شێرپەنجە تۆمار کراون باش مادەم هین زانن سەدەم چنە و هین بۆ هەندێک vەگەڕینن چەکێن قەدەغەکری سەروەختی خود شەڕادا تایبەتیژی هاتی نەبکارانی تایبەتیژی ئەمریکاوە کە تا ئێماژە پێکری بۆچی ئەو ناوچە ئەش پاشمایەن شەڕ ژوان چەکە نایەتە پاقشکردن مادەم هین زانن ژینگە یا پیس لێ هاتی ئەو ژینگە نایەتە پاقشکردن داکو توشبوون زیرەتر بڵاف نەبە پرسیارەکەت زۆر جوان و ڕێک و پێکە گومانی تێدا نییە کە لە دوای ڕوخانی ڕژەمی بەعسەوە دەبوایە حکوومەتێک لە دوایەکانی عێراق کاریان لەسەر پاکردنەوەی ژینگەی زیقار بکردایە چونکە تاوەکو ئێستەش دەبابە و چەکی دیکە کە پاشماوەکانیان لە سنووری پارێزگای زیقار ماوەتەوە برای بەڕێزم نەک بە تەنها لە زیقار بەڵکو لە ناوچەکانی دیکەش پاشماوەکانی شەڕ ماونەتەوە تەنانەت بەشێک لەو چەکانە هێشتا نەتەقیون و ڕۆژ بە ڕۆژ خەڵک دەکوژن بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا حکوومەت بە شێوەیەکە جدی کاری نەکردووە بۆ پاکردنەوەی ژینگەی زیقار و پاکردنەوەی ناوچەکە لەو چەکانی کە لە ماوەکانی ڕابردوودا لە شەڕدا بەکار هاتوون لە ماوەی 7 ڕۆژی ڕابردوودا پارێزگای زیقار لە ماوەی 7 ڕۆژی ڕابردوودا ناوەندی پارێزگاکە بە جۆرەکان پاکرایەوە لە تیشکدانەوەی موگناتیزی و ئەو تیشکدانەوەی کاریگەریان لەسەر تەندروستی مرۆڤ هەیە بەڵام ناوچەکانی دەوروبەری هێشتا کاریگەری چەکەکانیان لەسەر ماوە پارێزگای زیقار پارێزگایەکی گەورەیە تەنها بە 3-4 مانگ پاک ناکرێتەوە بەڵکو پێویستی بە کاتێکی زۆرە ئێمە لای خۆمانەوە کۆمەڵە ڕێکارمان گرتووەتە بەر نووسراومان کردووە بۆ بەغداد وەفتمان ناردووە بۆ بەغداد داوامان کردووە کە بێن و پارێزگاکە پاک بکەنەوە هەروەها خۆشبەختانە ڕێگەوتنێک کراوە لە نێوان ئێمە و حکوومەتی عێراقدا بۆ دروستکردی سەنتەرێکی پێشکەوتووی توشبوانی شێرپەنجە بۆ گرنگیدان زیاتر بە توشبوانی شێرپەنجە لەم
ڕوانگەیەوە چونکە پارێزگای زیقار هەژارە بە سنتەرەکانی شێرپەنجە یەک پارێزگای گەورە یەک سنتەری چارەسەری شێرپەنجەی تێدایە کە ئەمەش بە هیچ شێوەیەک بڕی ئەو هەموو نەخۆشە ناکات داوامان کردووە سنتەرێکی نوێ بکرێتەوە لە ئەف عێراق هەمی توشبوونە و ئەف هەمی جانش دەستدانە جۆرە لە دەستپێکی ئەڤێن توشبووی چەندش سەدەش وانە جانە خۆش دەزن چونکی سنتەرێک نینە ئەو بێنە چارەسەرکردم تەنێ یەک سنتەر هەیە تا خۆشی ماژە پێ کرد تێرێ ناکە خەلکی زیقار ئەوێ توشت بن چرەکیڤە چارەسەریە وەردگرن و چەندش وانە جانە خۆش دەستداینە شوێ 8,000 بەڵێ 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 ئێستا ژمارەکە دڵنیا نەکراوەتەوە لەلایەن تەندروستی زیقارەوە چونکە هەروەکو پێشتریش ئاماژەم پێدا بەشێک لەو کەسانەی کە تووشی شێرپەنجە بوون چوونەتە وڵاتەکانی دیکە چوونەتە پارێزگاکانی دیکە بۆ وەرگرتنی چارەسەر هەروەها بەشێکیان چوونەتە پارێزگای میسان و بەسڕە هەر لەبەر ئەوە ئەو ژمارەیە بە شێوەیەکی فەرمی پشتڕاست نەکراوەتەوە لەلایەن تەندروستی زیقارەوە تەنانەت ئێمە ژمارەیەکی تەواو وردمان لە بەردەستدان نییە بۆ ئەوەی کە بزانین چەند کەس توش بوون چونکە بەشێک لەوانەی کە توش بوون نەچوونەتە لای پزیشکیان خۆت پارەی چوونە لای پزیشکیان نەبووە بەڵام شێرپەنجە نەخۆشیێکی زۆر ترسناکە پێویستی بە چاودێری ورد هەیە پێویستی بە پارەی باش هەیە بۆ وەرگرتنی چارەسەر بەداخەوە بەشێکی زۆری لەو خێزانانی کە تووشی شێرپەنجە دەبن لە پارێزگای زیقار پارەی تەواویان نییە بۆ چوونە سەنتەرەکان ئەزویری بەس ئەگەر خنەتە ببڕم ببوورە یعنی ئەڤێن توشبووی سەر حسێبا خۆ چارەسەری وەرگرن یانژی ئالیکاریەک تێتە پێشکەشکردن ئەگەر ڕۆسا بە کەس نەسێت چارەسەری وەرگرن چکی چارەسەرکردنا نەخۆشیەکە وەکە پەنجەشێری پارەیەکی گەلێکی زێدە کوژمەکی گەلێک زێدەیە پارەی پێ دەبێت بەڵێ بەڵێ پرسیارەکە زۆر جوان بوو بەشێکی زۆری ئەوانەی تووشی شێرپەنجە بوون بەداخەوە لەسەر حسابی خۆیان چوونەتە چارەسەر لە ماوەکانی ڕابردوودا چاودێری تەندروستی هەبوو یاخود یاسایەکە بوو سەبارەت بە چاودێریکردنی توشبوانی شێرپەنجە لەلایەن پارێزگاوە نەخۆشەکان سوودیان لەم خزمەت گوزاریە وەردەگرت و چارەسەریان بە شێوەیەکی بەلاش و خۆڕایی وەردەگرت یاخود دەچوونە دەرەوەی عێراق بۆ وەرگرتنی چارەسەر لەسەر بودجەی ئەنجومەنی پارێزگا و بودجەی دەوڵەتیش لە ڕاستیدا بەڵام بەداخەوە ئەو بودجەی کە تەرخان کرابوو بۆ ناردنی نەخۆشەکان بۆ دەرەوە وەرگرتنی چارەسەر ئەم ساڵ زۆر دواکەوتووە ینی هەمیشە لە پەیوەندیداین لەگەڵ حکوومەتی ناوەندی بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە هەر بۆیە بەشێکی زۆری ئەوانەی تووشی نەخۆشی شێرپەنجە بوون لە زیقار لەسەر حسابی خۆیان چوون چارەسەریان وەرگرتووە ئەو خەڵکە پێویستی بە پارەیە پێویستی بە پشتیوانی حکوومەتە پێویستی بە بەغدادە پێویستی بۆ وەزارەتی تەندروستیە بۆ ئەوەی بتوانێت چارەسەری خۆی بکات زیقار پێویستی بە سنتەرە زیقار پێویستی بە نەخۆشخانەی پێشکەوتووە پێویستی بە کەرەستەی پزیشکی پێشکەوتووە ئێمە هەمیشە نووسراو دەکەین بۆ بەغداد بەڵام بەداخەوە دڵخۆشیەکی وامان پێ نادرێتەوە کۆتا جار توانیمان ڕەزامەندی وەربگرین بۆ کردەوەی سنتەرێکی چارەسەری شێرپەنجە لە سنووری پارێزگای زیقار هەرچەنە ئەمە درەنگیشە بەڵام دەتوانین بڵین ئەمە کەمترین شتێکە کە بتوانین بیکەین هەرچەندە ژمارەکە زۆر زیاترە لەوەی سنتەرێک و دوو سنتەر بتوانێت چارەسەری بکات ئێمە ساڵانە بۆ نمونە 11 و 12 حوت هەموو ساڵێک یادی هاوسۆزیە بۆ توشبوانی شێرپەنجە ئەمەمان کردووە ئەڤێن توشت بن زێرەتری وانە تەمەنی وانە چەندێدایە یەن گەنجن زێرەتر یانژی ئێم تەمەنن ئەف ژمارەیە تێنە تومارکردن بەردەستیوە بەڵێ وەکو ئێمە تێبینیمان کردووە کە ئەم نەخۆشیە جیاوازی ناکات لە نێوان تەمەنێکدا بۆ تەمەنێکی دیکە بەڵکو نەخۆشیەکی گشتگیرە و هێرش دەکاتە سەرسەر جەم تاکەکانی کۆمەڵگا بەڵام ئەو کەسانی کە زۆرترین جارتوشی نەخۆشی شێرپەنجە دەبن یاخود ئەو کەسانی کە مەترسیان لەسرە بریتی لە منداڵان و پیاوانی شوو بە ساڵدا یاخود ئەو کەسانی تەمەنیان زیاترە
تەندروستی زیقار ئەوەی پشتڕاست کردوێتەوە کە ئەو کەسانەی تووشی شێرپەنجە بوون زۆرترینیان منداڵن یاخود زۆرترینیان ئەو کەسانن کە چوونەتە تەمەنەوە بەگشتی ئەم دووچینە چینێکن کە بەرگری جەستەیان لاوااسترە لە بەراورد بە چینەکانی دیکە لەگەڵ ئەوەشدا توشببوومان هەیە لە تەمەنەکانی ناوەڕاست توشببوومان هەیە لە گەنج توشببوومان هەیە لە هەرزەکار لە هەموو تەمەنێک توشببوومان هەیە ئەم نەخۆشیە کوشتەیە هەموو تەمەنەکانی گرتووەتەوە ئەمە ئەو شتە بوو سەبارەت بە شێرپەنجە لە پارێزگای زیقار هیوادارین کە خوای گەورە هاوکارمان بێت لە ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە هیوادارین بەغداد کە چەندی جارداوامان کردووە بەڵێنیان داوە هاوکاری بنێرن هیوادارم پەلە بکەن لە دروستکردنی ئەو سنتەرەی کە بەڵێنیان داوە بۆ چارەسەری شێرپەنجە خۆ پەیدارن جواتە پارێزگەهێنە پەیوەندیات نێوبەر حکوومەتە خوجی ناوەندی چا یعنی بۆچی حتانو کە نەب درستایی بەرسەوە هەتیەدا نەب درستاییژی یعنی سوز هاتی نەبجێکردن پارە تێتە دزین یانجیش عالیە خزمەتگوزاری و جهێ تایبەت یانجی خەتایەت پارێزگەهێ بخۆنە کارێکی ئەوسا حتا نەهاتیەکردن برای بەڕێزم لە ماوەکانی ڕابردوودا دۆخێکی زۆر جیاواز هەبوو لە سنووری پارێزگای زیقار کە هەمومان هەستمان پێکرد هیوادارم کە ئەو هۆکارانەی کە دەبنە هۆی دواخستنی کردنەوەی سەنتەری شێرپەنجە لە زیقار ئۆکاری دزیکردن نەبێت هیوادارم بە هەدەردانی سامانی گشتی نەبێت هیوادارم کە دواخستنەکەی بەدەستی ئەنقەز نەبێت و حکوومەت خۆی لێ بێدەنگ نەکات چونکە ژیانی تاک لە هەموو شت گرنگترە لە حکوومەت گرنگترە لە پارێزگا گرنگترە لە هەموو شتێک چونکە ئێستا ئێمە لە زیقار هەر هەبوومان لە بەردەم مەترسی و تارمایی نەخۆشی شێرپەنجە داین ئێمە بە سەرۆکایەتی بەڕێز ئەحمەد زقار لە ئەنجومەنی پارێزگا لیژنەیەکی فراوانمان دروست کردووە سەردانی حکوومەتی فیدراڵی دەکەین لە بەغداد کۆبوونەوەمان هەبووە بۆ ئەوی پەلە بکەن لە ناردنی پارە و کردنەوەی سنتەر بەڵام ئێمە ئەوان هەرچەندە وعدیان داوە کە ئەو سنتەرە لە زیقار بکەنەوە بەڵام ئێمە تەماعی ئەمە ئەوەیە ئەو سنتەرە بە زووترین کات بکرێتەوە بۆ ئەوەی کە نەخۆشەکانمان چیتر ناچەند نەبن ڕوو لە بەسرە و بیسان و وڵاتەکانی دەرەوەی عێراق بکەن بۆ وەرگرتنی چارەسەر هیوادارم نەخۆشەکانمان بتوانن لە ناوخۆی زیقاردا چارەسەر وەربگرن gelek spas pîviya çareseriyê berê siyasal xefacî pevdarê ji vata parêzgeha Zêqar po wekî rasta xwe gelmeda bûn gelek spas bû.